دەبێتە گریان و شیوان. بیری ئەو ڕۆژە بکەرەوە کاتێک کە تۆ لە دایک بووی خەڵکی بە دەوری تۆ پێ دەکەنین، دایکت باوکت کەس و کارەکەت بە دەوری تۆ پێ دەکەنین، دڵیان خۆش بوو الحەمدوللا مناڵێکمان بووە. ڕۆژێکیش دەبێ خەڵکی ئاوا بە دەوری جەنازەکە تا دەگری، کەواتە ئەو ڕۆژە هات کەس و کارەکە دڵی خۆش بوو الحەمدوللا مناڵێکمان بوو، بە دەور تا پێ ئەکەنین، دڵیان خۆش بوو، بەختەوەر بوون. بەڵام ڕۆژێکیش دێت بە دەوری تۆدا دەگرین کە ڕۆژی مردنتە و ئەو ڕۆژێک کە ناو جەنازەکەت ناو تابوتێکە کەس و کارەکەت بۆت ئەگرین سەرت داپۆشراوە، هەموو کەسێک ناتوانێت تەماشا بکە. لێ وەرە ئێستا بخەنە غورفەیەک لەگەڵ مردوویەکە بخەوزان توانی لێ ڕۆژێکە بێ لە قەبرستان ئابیت بیتە هاوڕێی ئەهلی قەبرستان ئەڕۆتە ناو قەبرێکەوە، بیری یەکەم شەو بکەرەوە ناو قەبرەکە چۆنە، جا با تۆ ممکن بەیاکانە بگەڕێنە بۆ لای خوا